شوستان ئێرە دوو برا بوونە کە ناویان عیسا و عەبدوڵڵا بووە. عیسا عەبدوڵڵا کەمین دوو برا بوونە کە هەموو دنیایان گەڕاون بەو ماتۆرە. نیوەی سەفەرەکەیان بەو ماتۆرە کردیە، زیاتر بە ماتۆر هاتوویان کردە، خۆیان دوو ماتۆڕیان هەبووە، یەک ماتۆڕیان ماوە ماتۆرەکەیان لێرە داناوە و سەفەری دووەمیشە خۆی دوو سەفەریان کردە، لەو دوو سەفەرێ 10 ساڵی خایاندووە. بەشێکی سەفەرەکەشیان بەو سەیارەیان کردووە. ئەو دوو برایە لەو 10 ساڵێک کە سەفەریان کردووە زۆر زەحمەتیان کێشاوە. جاری وا هەبووە هیچیان نەبوو بخۆن، دەڵێن کارمان کردو ئیشمان کردو ماندوو بووینە هەتا پارەیەک بەدەست بینین و بۆ ئەو شتێک بخۆین اینجا سەفەرەکەمان بەدەست بینین. ئەو دوو برادرە سەرەتا لە ئێران دەستیان پێکردو، پاشان چوونە ئەفغانستان و چوونە پاکستان و لە پاشانیش ئەفریقا گەڕاون و هاتم بۆ سعودیا و پاشانی ڕۆشتم بۆ ئەمریکای باشوور، ئەمریکای باکوور و باشوور، لە پاش ئەوەش ڕۆشتم بۆ ئەوروپا. کە ڕۆشتم بۆ ئەوروپا، لە ئەوروپا ئەو لە فەڕەنسا ئەو سیارەیان داونەتێ. لێرە مۆزەخانەیەکیشان بۆ دروست کردوون لە ژووریەوە، هەموو ئەو کەلوپەلانەی کە لەگەڵ خۆیان هێناویانە هەڵیان گرتووە، ینی وێنەی سەیرسەیریان گرتووە لەگەڵ ئادەمی زۆر سەیر کەلەی بەشەریان هێناوە کە ئەو کەلانت ئێستا لە دنیای زۆر کەم بووە، ئەین چەند دانەیەک ماوە، یەکێک لەو دانە با بڵێن لێرە بووە هەڵیان گرتووە. خۆشەویستان ئەگەر بین ئەوە کەلوپەلەکانیەتی ئەو ماتۆڕەکەیانە، ماتۆڕ و کەلوپەلەکان هەروەکو خۆیان ماوە. ئەو دوو برایە کە ناویان عەبدوڵڵا عیسا و عەبدوڵڵا بووە، ئێستا یەکێکیان ماوە 80 ساڵێکە ئەوەتە ماتۆڕەکەیان کە ئەوە ڕسمەکەیەتی و ماتۆڕەکەش لێرە ماوە. بەڕاستی شتێکی سەیریان کردووە. ئێستا ژیان نامەکەیان کراوە بە کتێبێکی گەورە، غەڵەت نەبم 800 لاپەڕە، لەگەڵ 1 ملیۆن وێنەیان هەیە، لەگەڵ ئەو کەلوپەلانەی کە لەگەڵ خۆیان لەو دەوڵەتانە کۆیان کردوتەوە لەو مۆزەخانەی بەرامبەرمان دایان ناوە، خەڵک دێ سەیری دەکەم. بەڵام گوتیان لە ژوورەوە تەنها دەتوان وێنە بگرن، تەسویر مەمنوعە، بۆیە ئێمە هاتوون لێرە ڤیدیۆکەمان تەسویر کردو. هیوادارم ئێوە شتێک لەسەر برادەرانی ئومێدوار بخوێننەوە. بەڕاستی شتێکی سەیریان کردووە لە زمانی شەستەکان هاتوونە هەموو دنیا گەڕاون بە کامیرەیەک و بەبێ ئەوەی پارەیەکیان هەبێ، یعنی زۆر زەحمەتیان کێشاوە. ئەو هەموو دەریا و زەریایانە ببڕە، ئەو هەموو دەوڵەتە ئەفریقیە ببڕە، هەندێکیان هەر وێنەکانی وەکو وەحش بوونە، هەموو جلیان خوێن بووە. ئیتر ئەو هەموو شوێنەیان کردووە، جاری وایە ژیانیان کەوتۆتە مەترسیەوە چونکە گەیشتونەتە ناو جەنگەڵ و خەڵکی وەحشەوە. زۆر سپاسان دەکەم تاوەکو ئێستا لەگەڵم بوون. خوداحافیز.